ڕەواڵەتی دزیوی هەژاری لە وڵاتی ژێرحاکمیەتی ڕژیمی ئیسلامیدا. هەژاری و نەجاریەکە کۆماری ئیسلامی بەسەر بەشێکی بەرین لە کۆمەڵگای ئێرانیدا سەپاندووە بۆ بە ملیۆن کەس لە کرێکاران و هەژاران و خەڵکی بێبەشی ئەم وڵاتە گەیشتووەتە سنوورێکی کارەساتبار. بێمەسکەنی، خۆراکی ناکافی و ناموناسب، دەستڕانەگەیشتن بە دەرمان و دوکتر، بێتوانایی لە دابینکردنی هەزینەی خوێندنی منداڵان تەنیا چەند نمونەیەک لە دۆخێکە کە کۆماری ئیسلامی و حاکمانی گەندەڵ و تاڵانچی بۆ خەڵکیان بەدی هێناوە. لە هەندێک کات لە ساڵدا ئەم هەژاری و فەلاکەتە هێمایەکی دزێوەتر و ئازاردەرتر بەخۆیەوە دەگرێت کە دوو بۆنەی نۆرۆز و سەرەتای دەستپێکی ساڵی خوێندنی نوێ لە زۆمرەی ئەوانن. لە نەورۆزدا بە شێوەی سونەتی کۆمەڵێک مەراسم بەڕێوە دەچێت. سەردان و دیدار تازەکردنەوە هەیە. جلوبەرگی نوێ و بە پێچوانە باشتر لەبەر دەکرێت. خواردن و خواردنەوەی تایبەت لە ئارادایە. بەڵام ساڵانێکە کە لە ڕەسمەکانی نەورۆزدا بۆ بەشێک لە خەڵک هیچ خەبەرێک لە میوەی تازە، ئاجیل و چەرەسات، جلوبەرگی نوێ و تەنانەت سەردانکردن و سفرەی نەورۆزی نییە. کەمنین ژمارەی سەرپەرستی ئەو بنەماڵانەی کە توانایی دابینکردنی پێداویستیە سەرەساییەکانی جەژن و مەراسمی نەورۆزیان بۆ بنەماڵەکانیان نییە. بەشێکی بەرین لە خەڵکی کەم داهات ناچار بوون لەگەلێک لە پێداویستیە سەرەساییەکانی ژیانیان کە تا دوێنێ کەم و زۆر دەستیان پێیان ڕادەگەیشت چاوپۆشی بکەن و بە ژیانی هەژارانەی خۆیان ڕازی بن. لەوەها بارودۆخێکدا جێژن و شادمانی نۆرۆزی واتای ڕاستەقینەی خۆی بۆ زۆربەی خەڵک لەدەستداوە. ڕاگەیەنەرەکان ئێران هەندێک وێنەیان لە بازارەکانی تاران بڵاو کردووەتەوە بەپێ ئەو وێنانە لە سەرودەمی نەورۆزدا هەندێک تابلۆ بە ژمارەیەک لە دوکانەکاندا هەڵواسراوەکە نیشاندەری نیزامی گەنیوی سەرمایەداری و حکوومەتی نەکبەتباری کۆماری ئیسلامیە. تابلۆکانی وەک ئاجیلی ئیجارەیی بوونی هەیە. لیباس بۆ ئیجارەی نۆرۆزی و باقی مەراسمەکان تەنانەت بەکرێدانی بە ساعەتی ئاجیل بۆ سەر سفرەی حوسین و هەر کاتژمێرێک ئیجارە بە قیمەتی 5,000 تمەن. تەسەووری ئەوەی کە لەسەر سفرەیەک لە مەراسمی نۆرۆزیدا چەڕەسادبوونی هەیە، بەڵام تەنیا دەکرێ وێنەی لەگەڵ بگری و کەس بە تایبەت منداڵان مافی دەست بۆ بردنیان نیە، گشت دزیویەکان و زاڵمانەبوونی نیزامی چینایەتی و حکوومەتی پڕ لە شەرمەزاری ئیسلامی نیشانەدات. لە وڵاتێکدا کە لەسەر دەریایەک لە نەوت، گاز، کان و مەعدەنی زێڕ و سەروەتی سروشتی ڕۆنیشتووە، لە نظامێکدا کە ئاخووندەکان و حاکمانی گەندەڵ و تاڵانچی بە ملیار دۆلار لە سەروەتی گشتیان دەست بەسەرداگرتووە، خەڵک لە مەراسمەکانی نەورۆزیدا توانایی دابینکردنی سەرەتاییترین پێداویستەکانی جێژنێک کە ساڵی جارێک بەڕێوە دەچێتیان نییە. حکوومەتی کۆنەپەرستی ئیسلامی لە ڕۆڕەسمەکانی نەورۆزیدا نیگەرانی حجابی ئیجباری ژنان، وەحشەت زەدە لە شایی و هەڵپەڕینی لاوانە و ئاجیلی ئیجارەیی جێگایەکی لە بیر و زێهنی ئەواندا نییە. بێگومان نەفرەت لە هەژاریەکی قورس و بێدەنگ کە لە قوڵایی کۆمەڵگەدا بوونی هەیە ڕۆژێک هەڵدەچێت و بە ساتی حکوومەتی ئیسلامی و ئەم سوکایەتێ گشتیە تێکەوە دەپێچێت. نۆرۆزی ئەمساڵ بە ملیۆن کەس لە بێکاران، نەخۆشەکان و بریندارانی ناڕەزایەتیەکانی 6 مانگی ڕابردوو، بنەماڵەی گیانبەختکردوانی سیاسی، بنەماڵەی زیندانیانی سیاسی ناتوانن شاد و خۆشحاڵ بن و ئەمەش هەمان ئەو شتەیە کە ڕژیمی ئیسلامی دەیەوێ. ڕژیمی ئیسلامی جێژن و شادی وەک تیشە بە ڕیشەی خۆی دەزانێ. ئەم ڕژیمە لە خەمۆکی و بێهیوایی هێز وەردەگرێت. خوازیاری کۆمەڵگەیەکی سربەژێر، مۆتێع و دەستەمۆیەکە ئینسانەکان لە بەرامبەر چارەنووسێکدا کە ڕژیم بۆی دیاری کردوون ملکەج بن. مەراسمی زەماوەندەکان بە بیانووی ئەوەی کە تیاندا حجابی ئیسلامی و مۆدای نێوان ژن و پیا و ڕەشاو ناکرێت تێگەدات. بەربە بە ڕێوەچوونی کۆنسێرتە موسیقایەکان دەگرێت.
ئەو لاوانەیە کە بە بۆنەی جۆرا و جۆر لە دەوری یەکسەر کۆ دەبنەوە و دەست دەکەن بە دەربڕینی شای و خۆشی ئەداتە بەرلێدان و ئازاردان و سوکایەتی پێکردن. لە ڕاستیدا ئەگەر دنیا بە مەیلی ڕژیمی ئیسلامی بووایە ئەم کۆمەڵگایە یەکسەرە ڕەشپۆش دەبوو. ئاجیلی ئیجارەیی و لیباسی بەکرێ سەنەد و بەڵگەی مەحکومیەتی ئەم وەحشیگەریە ئیسلامیەیە و داخوازی دامەزراندنی نظامێکە کە تیادا کەرامەت و کەسایەتی خەڵک لەلایەن خاوەنانی دەسەڵاتەوە سوکایەتی پێ نەکرێت.